بەناوی خوای بەخشیندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتە زەمان. بینەرانی خۆشەویست، پێ خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ئەحکامەکانی ڕەمەزان هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. حەڵقەی ئەمڕۆمان حەڵقەی سیانزەیەمە. بابەتەکەمان ئەمڕۆ باسی ئەو کەسانە ئەکەین کە عزریان هەیە کە ڕۆژووی ڕەمەزان نەگرن، ئەوانەی کە ئەهلی ئەعذارن لە ڕەمەزانە چەند جۆرێکن. یەکێک لەوانە نەخۆش. طبعا نەخۆشیش خۆی بۆ خۆی جۆری هەیە، سێ جۆر نەخۆشیمان هەیە. نەخۆش سێ جۆرە، هەمویان بۆیان نییە ڕۆژوو نەگرن. یەکەم جۆر ڕۆژۆکە هیچ تەسیری تێناکا، قورس نییە لەسەری، زەرەر و زیانی بۆی نییە، ئەوە واجبە لەسەری ڕۆژوو بگرێ و هیچ عزرێکی نییە کە ڕۆژوو نەگرێ، با تۆزێکیش نەخۆش بێ، بەس مادام نەخۆشیەکە قورس نییە و زەرەری پێ ناگەێنێ. جۆری دووەم نەخۆشیەکە لەسەری قورسە بەڵام زەرەری و زیانی نییە بۆی، ئەوە بۆی هەیە ڕۆژوو نەگرێ و ڕۆژووگرتنیش ئەگەر ئینسان زانی مەشەقەتی پێ ئەگا، ڕۆژەگرتن لەو حاڵەتە مەکروهە، ئەتوانێ بیگرێ بەس مەکروهە، چونکە خوای تەعالا ڕوخسەتی بە ئینسان داوە لە کاتی مەشەقەتە ئینسان ڕوخسەتەکان وەربگرێ و تەعزیبی خۆی نەدا. پێغەمبەری خۆش صلی الله عليه وسلم ئەفەرمێ، پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ: إن الله يحب أن تؤتى رخصه كما يكره أن تؤتى معصيته. چون خوا پێی خۆش نییە معصیەتی بکرێ، ئاواش پێی خۆشە ڕوخسەتەکانیشی وەربگیرێ. ئەم حەدیثە ئەلبانی ئەڵێ صحیحە. کەوابوو مادام لە مەشەقەت هەیە ئەتوانێت ڕۆژوو نەگرێ و مەکروهیشە ڕۆژوو بگرێ. حاڵەتی سێم کابرا بە ڕۆژۆکە زەرەری پێ ئەگا و مەشەقەتیشی هەیە لەسەری، ئەوە لەو حاڵەتە دروست نییە بە ڕۆژوو بێ، دروست نییە، نەک جائیزە بیگرێ یا هەر دروست نییە، بە هیچ شێوەیەک نابێ بیگرێ و پێویستە خۆی بپارێزێ، چونکە خوای تەعالا لە سوورەتی نیساء ئایەتی 29 ئەفەرمێ: ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. خۆتان مەکوژن، خوای تەعالا بەبەزەیە بەرامبەرتان. و هەروەها لە سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 195 ئەفەرمێ: ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. خۆتان مەخەنە حالەتی تەهلوکەوە. و ئەو کەسە کە حاڵەتەکەی لەو شێوازە بێ، ئەگەر نەیتوانی ڕۆژوو بگرێ بەهۆی نەخۆشیەکەوە زیانی پێگا، نایگرێت و دوایی ئەگەر چاک بوویەوە بە قەزا ئەیداتەوە. خوای تەعالا فەرمێ: فعدة من أيام أخر. ئەگەر کەسێک لە کاتی ڕۆژوە تووشی نەخۆشیەک بوو، نەخۆشیەکەی زۆر قورس بوو، ئەوە ڕۆژۆکە ئەشکێنێت و دوایی بە قەزا ئەیداتەوە و ڕۆژۆکە ئەشکێنێ، ینی بۆی هەیە ڕۆژۆکە بشکێنێ با بە ڕۆژوش بێ مادام نەخۆشیەکی کوتوپڕی توش بوو. جۆری دووهەم نەخۆشیەکە کە ناتوانێ ڕۆژوو بگرێ، بە بەردەوامی ناتوانێ، نەخۆشیەکەی درێژخایەنە یان وای پێ هاتووە خۆی مەسەلەن تەمەنەکەی وای پێ کردووە ناتوانێ بە ڕۆژوو بێ، یان نەخۆشیەکەی قورسە، بۆ نمونە نەخۆشیەکی وای هەیە کە دکتۆرێکی جێی متمانە، دکتۆرێکی پسپۆڕی جێی متمانە پێی وتووە ئەگەر ڕۆژوو بگری زەرەر و زیانێکی گەورە تووشە بێ، ئەوە لەو کاتە ئەو کەسە دروست نییە بە ڕۆژوو بێ و طبعا بە قەزایشی لەسەر نییە، فدیە ئەدا. خوای تەعالا ئەفەرمێ: فاتقوا الله ما استطعتم. چەندێک توانات هەیە ئەوەندە عیبادەتی خوا بکە و خۆت بپارێزە. لا يكلف الله نفسا إلا وسعها. خوای تەعالا تەکلیف بە گوێرەی توانا ئەکا لە ئینسان. إمام ابن المنذر لكتاب الإجماع أفرمي وأجمع على أن للشيخ الكبير
والعجوز العاجزين عن الصوم أن يفطرا. پیاوی پیر ئافرەتی پیرێژن کە ناتوانن بەهۆی نەخۆشی و بەهۆی پیربوونیانەوە ناتوانن بە ڕۆژوو بن ئەبێ ڕۆژوو نەگرن. هەروەها گەنجێکیش ئەگەر نەخۆشیەکەی درێژخایەن بێ و نەتوانێ بیگرێ، بەڵام لە جیاتی ئەو ڕۆژووەکە لە سەریانە ئەوان فدیە ئەدەن. ابن عباس فەرمێ الشيخ الكبير والمرأة الكبيرة لا يستطيعان أن يصوما فيطعمان مكان كل يوم مسكينا. لشوێنی هەموو ڕۆژێک لەو ڕۆژوانە لەو ڕۆژانەی کە مەسەلەن سی ڕۆژی مانگی ڕەمەزان 30 ڕۆژ نانی 30 فەقیر ئەدەن. نانی 30 فەقیر لە جێی گشت ڕۆژێک نانی فەقیرێک، خواردنی فەقیرێک، خواردنێک ئەوەنە فەقیرێک تێر بکە. ئیتر ئەگەر بە خواردن بێ پارەکە بۆ نمونە ئەدەیتە کابرایەک کە مەطعەمی هەیە چێشتخانەیە پێ ئەڵێی نانی 30 فەقیر بدە، 30 فەقیر خواردنی لەسەر من بێ، یان خۆت ئەیکڕی بۆ نمونە 60 کیلۆ برنج باش ئەکڕی و لە جیاتی ئەو 30 ڕۆژە ئەیدەی بە ماڵێکی فەقیر. جۆری سێم کە ڕۆژویان لەسەر نییە مسافرێک کە مەسافەی قەسر سەفەری مەسافەی قەسر بکە. قەسر ئەوەیە کە بتوانی نوێژی تیا کورت بکەیتەوە، سەفەرەکە ئەوەندە درێژ بێ بتوانی نوێژی تیا کورت بکەیتەوە. لای کەمەکەی لە لای ئیمامی شافعی 80 کیلۆمتر دوور بێت شوێنەکە. ئەو کاتە ئەو مسافرە بۆی هەیە ڕۆژوو نەگرێ و دوایی بە قەزابی داتەوە. ئەمە بە بەڵگەی قورئان و بە بەڵگەی سنت و بە بەڵگەی ئیجماع. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. هەر کەسێک لە ئێوە ئەگەر نەخۆش بوو، نەخۆشیەک کە هیوای چاکبوونەوەی هەبێ، یان لە سەفەرا بوو، چەند ڕۆژێکی تر بە ڕۆژوو ئەبێ. ئاینی پیرۆز ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی ئاسانکاریە، شت لەسەر خەڵکی قورس ناکاتەوە. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. بۆیە ئەتوانی ڕۆژوو نەگری لەو حاڵەتە و دوایی بە قەزابی دەیتەوە. لە سنەتی پێغەمبەری شەهاتووە صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ إن الله وضع عن المسافر الصوم. خوای تعالی ڕۆژووی لەسەر مسافر هەڵگرتووە و ئەحادیثی تریشمان لەو بارەیەوە هەیە و ئیجماعی زانایانیش هەیە لەو بارەیەوە. أجمع المسلمون على إباحة الفطر للمسافر في الجملة. بەڵام بەو مەرجە سەفەرەکەی سەفەرێک بێ کە دروست بێت یان نوێژ کورت بکرێتەوە. ئەگەر کەسێک چوو بۆ سەفەر لە چی شوێنێکەوە بۆی هەیە ئیتر ڕۆژەکەی بشکێنێ، هەر لە شارەکەی خۆی دەرچوو، لە ماڵەکان، لە سنووری بەلەدیەی خۆی دەرچوو، لە سنووری بەلەدەی شارەکە، شارەوانی شارەکەت دەرچووی، یعنی ماڵەکانت بڕی و دەرچووی، بۆت هەیە ئیتر ڕۆژەکەت بشکێنی ئەگەر ئەچووی بۆ سەفەر. حتا بە ئەگەر حاڵەتەکەش ناڕەحەت نەبێ ئەتوانی ڕۆژەکە بشکێنی و ئەشتوانی بەردەوام بی ئەگەر بزانی سەفەرەکە ماندووت ناکات و تووشی هیلاکەتت ناکات. زۆر احتیاجی ئەتوانی بەردەوام بی، بەڵام ڕوخسەتیش هەیە ئەتوانی ڕۆژەکەت بشکێنیت. ئەگەر کەسێک سەفەرێکی کرد سەفەرەکەی شوبهە دائیم بوو، وەکو بۆ نمونەوە کەسانەی کە سایقن لە سیارەی گەورە، ئەو کەسانەی کە سایقی سیارەی نەفەراتن کە بەردەوام ڕۆژانە دێن و ئەڕۆن لە بین شارەکانە، بۆ نمونە سلێمانی هەولێر، بۆ نمونە سلێمانی کەرکووک. بۆ ئەو کەسانە چی ئەکەن؟ ئەو کەسانە بۆیان هەیە ڕوخسەتیان پێدراوە، ئەوانیش ئەتوانن ڕۆژوو نەگرن و لە کاتەکانی ترا بە قەزا بیدەنەوە. خوای تعالی فەرمێ ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. كوابو مجال هيو أتواني أو رخصة وربقري. ئەگەر کەسێک چەند ڕۆژێکی لە ڕەمەزان گرت پاشان سەفەری کرد، یان نیەتی ڕۆژووی هێنا پاشان سەفەری کرد،
ئایا ئەتوانێت لە کاتی سەفەرەکەی ڕۆژەکە بشکێنێ؟ بەڵێ ئەتوانێ، وەکو باسمان کرد لە سنووری بەلەدەی خۆی دەرچوو کە زانی ئەوەی تر سەفەرەکەی و تەواو تحقیق کرا سەفەرە، ئەتوانێ ڕۆژەکە بشکێنێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچوایە لە سەفەرە دەرچووە لە مەدینەوە بۆ مەککە، ڕۆژووی شکاندووە، یعنی فتاری کردووە. و ئەمە لە سونەتە هاتووە و هەروەها عولەماش لەسەری ئەمە قسەیان کردووە. کەوابوو ئەو کەسەی کە نەخۆشیەکی هەبێ، نەخۆشیەکەی درێژخایەن بێ، ئەوە بۆی نییە بە ڕۆژوو بێت قەتعەن، مادام نەخۆشیەکە زەرەری لێ ئەدات، یان پیرێتی پیاو بێ یان پیرێژن بێ، ئەمانە بۆیان نییە و دوای فدیادەن. ئەو کەسەی کە نەخۆشیەکەی چاکە بێتەوە یان ڕۆشتۆ بۆ سەفەر، ئەمانەشە بۆیان هەیە ڕۆژوو نەگرن و لە جێی ئەو ڕۆژانەی کە نایگرن ئەبێ ڕۆژانێکی تر بە ڕۆژوو بن ئەگەر بتوانن. هەروەها ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەریش، ئەوانیش بە هەمان شێوە بۆیان هەیە ڕۆژوو نەگرن. و ئەو بابەتە ئینشاء الله ئەڵینەوە بۆ حەڵقەیەکی تر، تەفاسیلی هەیە، ئەویش وردەکاری هەیە. ئافرەتی شیردەر و ئافرەتی دووگیان ئەوانیش ڕوخسەتیان پێدراوە ئەتوانن ڕۆژوو نەگرن. ئینشاء الله ئەوە ئەڵینە حەڵقەی داهاتوو بە ئیزنی خوای پەروەردگار. داواکارم خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.